پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێت کاتێک کە خەڵکی کۆ دەکرێتەوە لە ساحەی مەحشەردا ئەو هەموو ناخۆشیە دەبینرێت، خەڵکی هەندێکیان کۆ دەبنەوە، هەندێکیان بە هەندێکیان دەڵێن با بڕۆین بۆ لای ئادەم سەلامی خوای لەسەر بێ بەڵکو هەوڵێک بدات لەلایەنی خوای پەروەردگارەوە شەفاعەتێکمان بۆ بکات هەر لەم ناخۆشی قیامەتە ڕزگارمان بێت، یا بۆ بەهەشت یا بۆ دۆزەخ. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ دێن بۆ لای ئادەم، پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەڵێن تۆ بەڕاستی باوکی هەموو ئادەمی زادی، خوای پەروەردگار بەدەستی خۆی دروستی کردیت، مەلایکەی بەڕێزی خوای پەروەردگار سەجدەیان بۆ بردیت، بەڵام سەجدەی ڕێز نەک سەجدەی عیبادەت. ئادەم سەلامی خوای لەسەر بێ سەجدەی ڕێز و حورمەتی بۆ برا نەک سەجدەی عیبادەت کە تەنها بۆ خوای پەروەردگار دەبێت. بەڵێ خوای پەروەردگار تۆی خستە بەهەشتەوە، خۆت ئەزانی ئەی ئادەم سەلامی خوای لەسەر بێ وەزعی ئێمە چۆنە لە ساحەی مەحشەردا، لای خوای پەروەردگار هەوڵێکمان بۆ بدە بەڵکو خوای پەروەردگار یەکلامان بکاتەوە بەوە بەهەشت یا بۆ دۆزەخ. بەڵێ کاتێکە داوای شەفاعەتەکەن لە ئادەم، پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەویش دەفەرمێ إن ربي قد غضب اليوم غضبا لم يغضب قبله مثله ولن يغضب بعده مثله. والله أمر خواي پروردگار بجورك تو ربوا، بجورك تو ربوا لمو بيش هيچ كاتك خواي پروردگار أو هاتو رنبوا ولمو لاش هيچ كاتك أو هاتو رنابت. لبر أوا خواي پروردگار نهي لي كردم، فەرمانی پێ کردم ئاگاداری خۆم بم لەبەری ئەو دارە نەخۆم، بەڵام خواردم، بەری دارەکەم خوارد، لەبەر ئەوە ئەو گوناهەم کردووە، شەرم دەکەم نەخوای پەروەردگار داوای شەفاعەتی لێ بکەم. ئادەم سەلامی خوای لەسەر بێ، پێغەمبەری خوایە سەلامی خوای لەسەر بێ، بەهۆی یەک تاوانێکەوە یەک مەعسیەت و سەرپێچێکی فەرمانی خوای پەروەردگارەوە کە بەری ئەو دارەی خوارد کە خوای پەروەردگار فەرمی مەیخۆ، شەرم دەکات داوای شەفاعەت لە خوای پەروەردگار بکات. ئەبێت تۆ دڵت بە کێ خۆش بێ لە ئادەمی زادا لە غەیری پێغەمبەران لە ڕۆژی قیامەتا شەفاعەتت بۆ بکات. دوای بیستنی ئەم فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شەفاعەتی خەڵکی ماویست بە، هەڵدا شەفاعەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەدەست بهێنە، لە شەفاعەتی غەیری پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ ئەوانەی کە مەعسوومن و گوناهیان نییە ماویست بە.